بەڵاو و هیڤین دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington ez dەخیلشەمۆ منیش بەڵێن ساڵح و خۆشەویستیم پەسەند بفەرمونون ئازیزانم لەم بەرنامەی ئەمڕۆماندا ژمارە بابەتتان بۆ ئامادەکراوە لەوانە خەڵکی بیانی وەک خۆبەخش شانبەشانی هێزە کوردیەکان شەڕی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی دەکەن لێکۆڵەرێکی ئەمریکایی باز لە ڕەوشی کوردانی ئێزیدی دەکا هەر لەم بەرنمەیەدا سکرتێری ئەنجومەنی یەکێتی نیشتیمانی کوردستان باسمان لە قەیرانی سیاسی هەرێمی کوردستان بۆ دەکا تورکیا و هەڵبژاردننی پێشوەخت و هەڵمەتەکانی هەڵبژاردنیش لە ئەمریکا بابەتی دوو راپۆرتی ترن میوانی ئەم ڕۆژمان لە ستۆدیۆ دکتۆر دانا سعید سۆفی ئەندامی پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستانە و ئازیزانم سەرەتاش فەرمونون لەگەڵ هەواڵەکان گەمیەکە پڕی پەنابەرژی لیبیا بەرەف ئیتالیا دچۆ نقۆبوو و کاربدەست دەبێژن نزیکی 200 کەس تێدا مرنا کاربدەستێن لیبی دەبێژن نۆبادارین دەفعاوان 200 سوارین دیên گەمیێ ڕزگارکردە لە دەفعاوێ باژارێ زووارە یê لیبیا درەنگیا ڕۆژا پێنجشەمبوویە ئەو دەبێژن پرانیا وان پەنابەران جێ وڵاتین بیابانê ئەفریکا سووریا مەغرب و بەنگلادێشێنە کاربدەستên نەتەوێن ئێگرتین ئاژانسا پەنابەرا دەبێژن ئەف ساڵ بکێمی 2400 پەنابەر مرنە دگەمیاندا بەرەف ئەوروپانە پۆلیسی نەمسا دەڵێت بەلانی کەم سێ کەس دەستگیر کراون لەوانەی پەیوەندیان هەبووە بە مردنی دەیان کۆچبەر کە ژن و منداڵیشیان تیادان لە ناو کامیونێکدا ڕۆژی پێنجشەمە پۆلیسی نەمسا تەرمی بەلانی کەم 20 کەس و هەروەهاش نزیکەی 50 کۆچبەری دۆزیوەتەوە کە لە ناو کامیون یان ماشێنێکی بار هەڵگردا لەسەر ڕێگایەکی سەرەکی بوون تەرمەکان بە شێوەیەکی زۆر خراپ ڕزی بوون کە تەنانەت پۆلیس نەیدەتوانی بە تەواوەتی بزانێت چەند کەسن وەلەکەیشەوە لەو شوێنەدا بوون هێشتاش تەرمەکان لە ناو کامیونەکەدا بوون کە گواستراوەتەوە تا پسپۆڕان بتوانن بە شێوەیەکی باشتر بزانن چەند کەسن و لەکەیەوەش گیانیان لەدەستداوە ئەمریکا و کوریایە باشوور مازنترین و بەرفراترین ڕاهێنانên لەشکریên زیندیên هەفپشک نزیکی باژارê بۆچکان ئەنجامدانا قۆماندارê ئەمریکی دەبێشتن ئەو ڕاهێنان دێ پەیامێکی ڕۆهن بدەن کوریایە باکوور ئەف مناوەرە پشتی گرژیا چەند ڕۆژان بوون دنێڤەرە هەردوو کۆریایاندا ئەف ڕەنگە ڕاهێنان ژین بەری نەها بوونە ئەگەرا و ڕێبەری کوریایە باکوور گەفەیان لە باشوور و لە ئەمریکا بکە خۆشەویستانم ژمارەیە جەنگاوەری بیانی وەک خۆبەخش لەگەڵ هێزە کوردیەکاندا بەشداریان لە شەڕەکانی ئەم دواییەدا دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی کردووە لە باشووری کەرکووک ئەو جەنگاوەرە بیانیانە کێن دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە ژمارەیەک چەکداری بیانی خۆبەخشان بەشانی هێزی پێشمەرگە بەشدار بوون لە شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی گوندەکانی باشووری کەرکووکدا واڵی کە چەکدارێکی خۆبەخشی کەنەدیە و پێشتر لە ئەفغانستان بەشداری شەڕی کردووە دەڵێت دەیەوێت شانبەشانی پێشمەرگە شەڕی داعش بکات. Hi, my name is Wally. I'm a foreign fighter here. I'm from Canada. ناوی من والیە و 25 ساڵەمە ئەمن خەڵکی کانەدامە هەروەک دەیبینن وەک سەرباز دوو جاران لە ئەفغانستانێ بوومە و سێرەگر بووم ئەمن لێرەم بۆ ئەوەی فیلمی لەسەر بناخەی بەڵگا ساز بکەم کە نیشان بدات چۆن کوردەکان شەڕی دژی داعیشێ دەکەن و ئەمە بۆ کانەدا ساز دەکەم کە چۆن دەبێت لەگەڵ کوردەکان دۆست بن و پێکەوە شەڕی داعیشێ بکەن دەستی ڕاستم چەکم پێە و دەستی چەپیشم چەکی کامێرایە ئەوانە دوو چەکی منن ئەمن هەم سەرباز بوو و هەم فیلمیش ساز دەکەم فیلم ساز دەکەم کە پشتیوانیان لێ بکرێ هەر بۆیەشە لێرەم کەشان بەشانی کوردەکان لە دژی داعش شەڕ بکەم و هەروە بۆ خەڵکی کانەداش کە فیلم هەڵدەگرم کە چۆن کوردەکان شەڕ دەکەن چەکدارێکی تری فەڕەنسی کە ماوەی چەند مانگێکە وەکو خۆبەخش لەگەڵ پێشمەرگەدایە لە ڕیزی پێشەوەی شەڕ بوو بەڵام وەکو خۆی وتی لەبەر باری ئەمنی ئامادە نەبوو قسە بۆ ڕاگەیاندنەکان بکات هەروەها تامین خان کە خاوەنی ناسنامەی هۆڵندیە و هاوسەری سکرتێری حیزبی سۆسیالیستە تەنیا ژن بوو کە لە نێو شەڕەکەدا دەبینرا پێم خۆش بێم بۆێرە پێشترش پێم خۆش بەڵبەت لێرە نەبوو من ئەمە ئیشی ئەمڕۆشم نییە لە هەفتانەوە من خەریکەم پێشمەرگە بووم لە شاغ بووم شەڕم کرد و ڕۆژ پێم خۆش بە لەگەڵ برا پێشمەرگەکان بەشدارن وڵا هەموو کەس ئەتوانێت گەر خۆی ینی ڕابێرێ من بە خۆیان بڵێم وڵا ئەتوانم ئەو کارە بکەم هەموو کەس ئەتوانێت
بەس ئەگەر هەش دەبێن بڵێ ناتوانم ناتوانم ئینسانە بێ خۆی ورە بدا بە خۆی ومێ دەبدا بە خۆی بڵێ منش ئەتوانم ئەوەش ئینسانە منش ئینسانم بۆ ناتوانم. پشتیوانیکردنی چەکداری خۆبەخشی بیانی لە هێزی پێشمەرگە لە کاتێکدایە وڵاتە نێونەتەوەیەکان لە شەڕی داعشدا دەعمێکی گەورەی پێشمەرگەیان کرد. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش وێرانی ئینا سووریا و عێراقی جهین پیرۆز و دیرۆکی وێرانکردن بە هەزاران خەڵکی بێگونەح شەرپرزەکردن لێ چ کۆمەڵ وەکا کێمانیا ئێزدیان نەبوونا ئارمانجا vê کۆمەڵا ڕادیکال لێ ڤە کۆلێکی ئەمریکی کو دەمەک درێژە بەڕەوانی ژی ئێزدیان دەکە گوتە دەنگی ئەمریکا ئێزدی هەز دکن ئەو هاتنە خاپاندن. هاوکاتی بەردەوامی شەڕی هێزە کوردیەکان لە هەرێمی کوردستانی عێراق بە هەزاران کوردی ئێزیدی هێشتاش لە ئۆردوگاکانی پەنابەراندا دەژین کە نەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتیان دەکات. یەکێک لە سەرەکیترین داکۆچیکار لە ئێزیدیەکان لە ئەمریکادا ماثیو باربەرە. بەڕێز باربەر باس لەوە دەکات چۆن خیانەت لە ئێزیدیەکان کرا کاتێک ساڵی پار ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی شنگالی داگیر کرد. هێزە کوردیەکان پێشمەرگەکە لێپرسراوەتی داکۆکیکردنی شنگاڵیان لە ئەستۆ بوو بەر لە گەیشتنی جیهادیەکان ناوچەکەیان جێهێشت لەبەر ئەوە ئیزەدیەکان بپاراسنمانەوە و دەلایەن هێزەکانی حکوومەتەوە کە دەڵێت دایان پارێزن جێ هەڵدران. باربەر دەڵێت ئەم دژایەتیە بەرفراوانە نەبووە مای ڕاگرتنی زۆرێک لە کوردە موسڵمانەکان بۆ نیشاندانی خواستی باشی خۆیان. کاتێک ئاوار ئیزەدیەکان ڕایان دەکردە شاری دهۆک خەڵکێکی زۆر لەوێ دەچوون بە پیریانەوە و خواردن و جلو بەرگ و پێداویستەکانیان بۆ دابین دەکردن. ئەوانە مسلمانەکان بوون بۆ خۆم ڕێبەرانی ئاینیم دەبینی پشتیوانیان دەکرد. حکوومەتی هەرێمی کوردستان پەیمانی تۆڵەسەندنەوەیدا بۆ ئێزیدیەکان و هێزی ناردە ناوچەکە بۆ دەرکردنی جیهادیەکان لە ناوچە داگیرکراوەکاندا. زۆرێک لە ئێزیدیەکان دەڵێن دەخوازن عێراق جێپێڵن لە ئەوروپا یان لە ئەمریکا بژین، بەڵام باربەر دەڵێت ئەمە دەبێتە مایەی زیان لێدان لە زێدی ئێزیدیەکان. دەشێت ئەمە ببێتە مایەی نەمانی ئەو جۆرە و جۆرەی لە ناوچەکەدا هەیە. ئەو کوردە ئێزیدیانەی چوونەتە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتانی تریش لە هەوڵی پاراستنی فەرهەنگ و سروتی ئاینی خۆیاندان، بەڵام باربەر دەڵێ زۆر شتی گرنگیان بەجێهێشتووە. ئیزەدیەکان شوێن و پەرستگای پیرۆزی خۆیان هەیە و ئەگەر ناوچەکە جێبهێڵن و بچنە دەرەوەی عێراقەوە ئەوە زیانێکی زۆر لە فەرهەنگ و کولتورەکان دەدات کە سەختە چاکرێتە. ئێزیدیەکانی ئەمریکا و شوێنەکانی تریش ئەوەی لە دەستیان بێت دەیکەن بۆ پاراستنی فەرهەنگەکەیان، بەڵام نیگەرانی سەرەکیەکەیان لە ئێستادا پاراستنی ئەو خەڵکەیە کە گەڕاونەتەوە زێدی خۆیان. کێشە و مشتومڕی سیاسی لەسەر پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق و هەوڵەکانی لایەنە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە کە بە سازان ناودێرکراوە تەوەری سەرەکی ئەم دیمانەیە لەگەڵ عادل موڕاد سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. ژیان محەممەد پامنێری دەنگی ئەمریکا ئەم دیمانەیە کردووە. لە ئێستا لایەنە سیاسیەکان وشەی سازان بەکارهێنن. وشەی سازان لای ئێوە چی دەگەێنێت؟ ئیمانم پێ نییە. ڕای ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم چییە؟ ڕێئیمان ماڵین سەرۆکەتی هەرێم 2 ساڵ بۆی درێژکرا، 2 ساڵ 8 ساڵی خۆی تەواو کرد لە ڕۆژی 29/6/2013 ئەنجومەن بوو کە موافقەمان کرد بۆ درێژکردنی. چو خۆی شتێک هەیە هەموو اتفاقێک هەموو شتێک ئەبێ لە ئەنجومەن موافقە لەسەری بکرێ. ومە پێش 2 ساڵ موافقەمان کرد و ئەم فەقەرەی 2 هەیە لەو اتفاقیە زۆر وازەحە. ئەڵێ ئەمە ئاخر جارە و جارێ تر هیچ بڵاو تەمدید نابێ و زۆر بەداخەوە دیارە ئەمە لە بیر چوو. ئەو فەقەرەی 2 لە اتفاقی ئەمە و پارتی لە 29 حوزەیرانی 2013 بەڵام بەداخەوە لە بیریان چوو و ئێستش داوا ئەکەن ماوەیەکی تر بە پەنا و بە نازانم چی و بە فشار و ئیتر ئەیانە بکەن. بەس ئەوە قانونیەن تەواو بوو، یعنی مدەتی سەرۆک و هەرێم تەواو بووە و ئەوان ئێستا ئەڵن نە ئەبێ بەردەوام بێ و جاری گەڵن انتخابات، جاری گەڵن
لأنه إما واضح رأي كارمان خاڵی دوم ڕێمان ئەوەیە کە هەڵبژاردن لەناو پەرلەمان بێ یعنی بێ احترامی ئەم پەرلەمانە بگرین ئەم پەرلەمانە نوێنەری ملەتن هەمویان و هەرچی یعنی ڕاستە تەلاعب کرا شت کرا ئەمە کرا بەڵام ئەوە نوێنەری ملەتن و ئەبێ احترامی ئەوانە بگرین و احترامی ڕێیان چییە ڕێی ئەوانە وازەحە من ئەتوێنم باس هەژدە کەسەکەی خۆمان بکەین ئێمە زۆر پشتگیری ئەوانە ئەەکەین و ئەوانە بەڕاستە زانین ئێمە و ئەوانە نوێنەری یەکێتی نیشتمانی کوردستانن لە پەرلەمان و حتا ئەگەر دەنگدان بێ ئێستا بەش بوون ئەوانە چوار قۆڵی با بڵێن ئێمە و گۆڕان و یەکگرتوو و کۆمەڵ چوارین ئەوانە تریش نزیکێ نازانم 15 ئەگەر دانکان کۆ بکەین 122,000 ئێمە زیاترین ئەگەر مەسەلەوەندا من باس نەکەن ملەت و ڕێی ملەت و ڕێی گشتی و ڕێفەڕاندۆم ئەم قسە ناکەن حتا ئەگەر ڕێی ملەت بێ ڕێی ڕێفەڕاندۆم بێ ئێمە 122,000 و شتێک ئێمە زیاترین ئەن ئەو چۆر قۆڵیە کە ئەوەنە ئەحزابی حەقیقیەن باقی بەداخەوە کەمایەتی ئێمە خۆی پەرلەمانەکە هەمووی 100 کەسە 11 کەس کەمایەتیەکە نییە نسبەتی وان نییە یعنی ئێمە دژی کریستی مەسیحی و تورکمان نین بەڵام نسبەتیان نییە ئەوە لە کوردستان ئەوە یەکێک لە خەلەلەکانی ئەم دەستورەیە 11یان داوە بە ئەوانە بە چه حەقێک قەیناکە با هەبن بەڵام لە کاتی ئەوان چوان قسێکیان هەیە ئەڵێمە دەخالت ناکەین لە مەشاکلی کوردی دو باشە لە دەنگدانش عەلاقەیان نەبێ وانە لە دەنگدان ئەبێ دەربچن بەسن بن حزبەکانی تر شیوعی کۆمۆنیست و سۆسیالیست و ئاراستە و ئەوانەی تر با لەگەر پارتی بن ئەبێ وا بکرێ یعنی ئەوان 11 مسۆگەریان کردووە چونی خۆیانن هەمووی ئەندامانی پارتین ئەوانە لە هەولێر یعنی باشە سلێمانی مەسیحیتیان نییە باشە کۆیە مەسیحیتیان نییە هەمووی لەوێن و یعنی وا تەرتیب کراوە ئەم 11 کەسە هەمووی دەنگ بە پارتی بن و تابعی ئەوان بن و مەقەڕاتیان لە هەولێرە و ئەمە حقیقت زوڵمێکە لە پەرلەمان بەڵام هەر ڕازی بوون دەنگەکان معلومە کی ئەکسەرە کی کەمترە کی کەمینەیە کی زیادە ئەگەر ئەمڕۆ 29 حوزەیران بێ 29 حوزەیرانی ساڵی 2013 ئایا ئەو بڕیارە یاخود ئەو ڕێکەوتنی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بە ڕێکەوتنی 30 حوزەیران ناسراوە ئایا بۆکو ئەنجومەنی ناوەندە و ڕێکەوتنە پەسەند دەکەن و خۆت لەگەڵیدا دەبیت؟ تەبعاً نایکەم وا ئەکەم برادەرانیش نیکەم واتە ئەگەر لایەنە سیاسیەکان ڕێکەوتن ئەوەی کە پێوترێ بسازن لە دەرەوەی پەرلەمان ئێوە وەکو ئەنجومەن هەڵوێستان چێ بێت؟ ئێمانیشم بەوەش نییە من ئەڵم ئەبێ لە ناو پەرلەمان بکرێ نایەتە ئەنجومەن نایەتە نا ئەگەر ڕێکەوتن ئەگەر نازانم ئێهێنن جاری پێشوو 20 حوزەیران هێنان بۆ لایەمە خسمەنە دەنگدان من خۆم لایەنگیر ئەوە بووم بەس من ئێستا ئەترافەکەم غەڵەتم کرد وەک چۆن کاک بەرهەمە وشەوەتی غەڵەت بوو من غەڵەتم کرد برادران بەعزێک ڕازی نەبوون چون قانەعیان کرد وتم کاکە قەیناکە 2 ساڵتر گەرەنتی هەیە فەقەرێ 2 زۆر وازەحە ئەڵێ ئەمە ئاخر جارە و نابێت جاری تر تەمدید بکرێت من باوەڕم کرد درێژەهەیە هەف پەیڤینە دەگەل بریز عادل مراد سەرماڵپەڕین دەنگی ئەمریکا یان دەنگی ئەمریکا و شین تەماشە بکن چونکو کاکە عادل بەحسی گەلک پرس و بابەتین دیکردە و گرێدای ڕەوشە هەریما کوردستانە عێراقینا لەڤان ڕۆژە بە تایبەت بڵێ جا ئازیزانم لەسەر درێژەی ئەم بەرنامەیە بەردەوامین دوا بە دوای شکستی هەوڵەکانی پارتی داد و گەشە پێدان بۆ پێکێنانی حکوومەتێکی هاوپەیمانی لە تورکیادا سەرۆکی وڵاتەکە داوای هەڵبژاردننی پێشوەخت دەکا
بەڵام شارەزا پێیان وایە ئەگەر هەڵبژاردننی نوێش بکرێ هیچ پێ ناچێت گۆڕانکاریەکی ئەوتۆ لە ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنەدا بێتە ئاراوە. هەر لایەنێک سیاسی لە گۆڕا تێگەهشتناخوا سەرنەکەفتنا پێکئینانە حکومەتێک هەڤاڵبەند شرۆڤە دیکە لێ هەر چا بتن ئەگەرا یەکێ و سەرەکە ئەوە ئاک پارتی و سێ پارتیên دیên ڕێکابەرên wê li hilbijartinên 2015 gihayne perleman li hev nakin û pêk ve nagûncên heta di xizmet û birêvebirina welatê xwe de. Dost û neyarên Erdogan damezrêner û serokê AK Partî dibêjin wî biryara hilbijartinên pêşwext da bi hêviya bidestxistina piraniyê bo pêkînana hikûmetê li halê xwe weka sê kabîneyên 13 salên borî lê pisyar ewa eger bû dê li ser hesaba kê be. AK Parti ile MHP arasında olacağı bir milliyetçilik yarışı olacağı, sağ milliyetçilik yarışı olacağı. Berîkaniya here germ de navbera AKP û MHP dabet û li ser demara niştimanperestiya rastger. Her du alî dê hewl bidin denga jek bidizin bi diyarkirina helwîstê tund li hember Kurdan û PKK û çareseriya beriya çekdariya pirsa Kurdan. Suner Çaptayî gote pişka Tirkiya dengê Amerîka eger AK Partî sê ji sedê ji dengên MHP birin, ev hêviya Erdogan wê cêbicê be. Rastî ew serkeftina Kurdan ku cara êkê di dîroka hilbijartinên Tirkiya da rêjeya 10 ji sedê derbas kirî, egerê hin dêbûn AK Partî têra xwe dengan neîne. Evca Erdogan hîviya xwe li ser hindê danaya, encamên hilbijartinên pêşwext li meha 11 çiriya paşîn bi dilê wî bin. û renge ew li ser hesaba Kurdan be eger rewşek nearam li herêmên Kurda peyda bû ku rewşa ewlehiyê rêgir be li pêş encamdana hilbijartinan li çend herêman. Kurd dibêjin ev dê kudetaya leşkeriya salên 1980yan be bi awayek nû û modern. Lê ew jî dibêjin ku Kurd û saziyên wan yên siyasî têra xwe jîrin û fêrî serederiya siyasî bûne digel AK Partî. ئەو سیاست کە نەها دمەشێ لە باکوورê کوردستان هەمووش دەستێک کەجەکەیە کەجەکەشی نە پارتیەکان سیاسیە بەلکی سازیەکە کە مەڵتی فانکشن ئەم بێژن ینی زێدە بە فرەعالی دکارێ خەواتە خۆ بمەشینێ دەعالیە هەم سیاسی و عالیە هەم جڤاکیدا ئەنها خەواتێک وسا دمەشینێ کە دەولەت شاش مایە نازانێ چاوە ڕوبڕووی بێ حرەکەت ببە. عالیەکی خۆسەری دیموکراتی تێ ئیلانکردن لە جێهێن کە ئەم دەبینن سەدی 95 هەری کەم سەدی 90 دەنگێ خەلک ji بۆ هەدەپە چوێژە حەزیراندا ئەوە تشتێکی زێدە باڵکێشەکە لور خەلک ئیدی وەکێ بنگەها جڤاکی ئەکەپە لور تونەیە دەولەت لور کارێکی وی نەمایە شەڕکردن نەبە دژێ وان خەلک نەتەنێژ دژێ گەریلا عالیەکی دندا هەدەپە به ئاواکی زێدە ئاکتیو نهاژی دخوازێ بانگە ئاشتی بکەوە بێژێ کە ئەم نەهێلاتەوە ببی سەرۆک ئەنها ناهێڵن تۆ شەڕ چێ بکی یعنی ئەمە کاری خۆ حەلێ بکەن کە شەڕێتە نەیە پراکتیکردن بە ئاواکی وساکە تۆ دخوازی یعنی ئەوە ئەس بێژم نەها کەچەکە ji balên cuda cudayê xwe çi hedepe çi xelek çi wan xelkên cudakê li qendîlin dîsa hemû bi awakî xebatê xwe dimeşînin ke çansa ew xewnên Erdogan ke bibe seroka bê nezîr rastî zêde kem e. Pêkînana hikûmeta demî ku dê amadekariyan bike ji bo hilbijartinên pêşwext dê gelek bi sanahî bitin. Çunku eger partiyên rikaber pişikdariyê nekin ev serokwezîrê destnîşankirî û yê niha Ahmed Davutoglu maf heye wezîran bi heza xwe destnîşan bike. جارکدی بخیر هاتن کورد کنکشن بری چند روزان جمارکا روزنامه‌وانان و چالاکوانین جواکا سیویل لهولیری جویان خو پیشاندان کردن و گازنده یا سنور دار کرنا آزادیا دست خستنا زانیاریان کرد نه بس اوا بلکو روزنامه‌وان گلک جارو بری نهاجی گازنده دکن
کو ژبەرک و دەستێوان ناگەهتا گشت زانیاریên wan divên heta çendê ev rast e heta çendê ew karî dikete ser azadiya giştî û geşekirina rojnamegeriyê li Herêma Kurdistana Iraqê. Em divê bernameyda û van pirsyaran arastey Dr. Dana Saîd Sofî dikin. Dr. Dana endamê berî yê Perlemanê Herêma Kurdistanê bû û wî vekolîne kiriye li ser azadî yan azadiya destxistina zanyariyan. Dr. زۆر بەخێر بێی. تۆ لێکۆڵینەوەیەکت کردووە بەهۆی ئەو لێکۆڵینەوەش بانکرایی بۆ ئێرە بۆ ئەمریکا لەگەڵ بەرنامەی یارمەتی ئەمریکا یان USAID کە سەر بە وەزارەتی دەرەوەیە باسی ئەو بابەتە بەتایبەت بکەیت پێش ئەوەی باسی لێکۆڵینەوەکەی جەنابی بکەم دەمیست باسی بەرنامەکەی تۆ لێرە بکەم کە لەسەر ئەو بابەتە بوو چی بوو چۆن بوو چیتان کرد. بەڵێ ئەو لێکۆڵینەوەیەکە من ئێستا خەریکم لە ئەمریکا دیارە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و بە تحدیدەن پەیوەندی بە مەسەلەی ئازادی بیرروڕا و ئەگەر زیاتری ژوور خوردی بکەینەوە پەیوەندی بە مافی بەدەستێنانی زانیاریە کە کۆڵەکەیەکی ئەساسیە لە هەموو سیستمێکی دیموکراتی ئێمە ناتوانین باز لە ئازادی بیرروڕا بکەین بەبێ ئەوەی مەسەلەی بەدەستێنانی زانیاری وەکو مافێکی باڵێن بنەڕەتی تەمەشای لێوە بکرێەوە بەبێ ئەوەی کە ڕێک خراپێ دیارێمە لە هەرێمی کوردستان ئەو یاسایمان لە 2013ەوە هەیە پەرلەمان پەسەندی کردو بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەمریکیەکان بگورە ئەمریکیەکان چۆن سەیری ئەو بابەتیان کردیان لەگەڵ جەنابەت لێکۆڵینەوەی تۆ لێکۆڵینەکە پێیان گوت کە لە کوردستان چۆنە و چی دەبێ ئەوانە چی دەکەن چی ناکەن. دیارە ئەوان من ئەو پرۆژەیە کە پێشکەشم کردن پەیوەندی بە کوردستانەوە هەیە بەڵام ویستیشمە لە هەما کاتدا سوود لە ئەزمموی ئەمریکا بکەم لەبەرەوەی ئەمریکایشەکە لە وڵاتانێک کە لە زووەوە لە ساڵی 1960ەوە یاسای بەدەستێنانی زانیاری هەیە پەسەندی کردووە پێم وایە سێم وڵاتە دوای سوید و نەرویج دێ و بە پێی تەجروبە ژیانی لە ئەو مۆدلێک کە لە ئەمریکا پێڕۆ دەکرێت لەگەڵ پێوەرەکە نێودەوڵەتەکان دەگونجێ کەم تا زۆر تا بۆیە سوود وەرگرتن لەوەی کە بزانین لە ئەمریکا چۆن جێبەجێکراوە و ئەو شتانێک کە ئێمە لە لای خۆمان لە هەرێمی کوردستان چ نوقسانیەک هەیە بە تایبەتیش ئێستا کە گوتم جێبەجێ نەکراوە پێویستی بۆیە کە ڕێنمایی بۆ دەربکرێ ئێمە بە سوود وەرگرتن لە ئەزمموی ئەمریکا دەتوانین بکەین کە سوود وەرگرتن دەکەم لەگەڵ جنابەت چۆن سوود وەرەگری چۆن سوود وەرناگرین بەڵام کە ئێمە باسی ئازادی بەدەستخستنی زانیاریەکان دەکەین ڕۆژنەما نووسان بیرمان دێنەوە تۆ باسی ڕۆژنەمان یان باسی خەڵک بەگشت خۆی مەسلەی کاتێکە یاساک دەرەچێت لە وڵاتێک بۆ مەسلەی بەدەستێنانی زانیاری بۆ هەموو هاوڵاتیانە بەڵام ئەوەکو تەجروبە ئەوانەی کە بە پلەیەک سوودمەند دەبن لێی ڕۆژنامە نووسانن ئەوانەی با بڵێن چالاکوانانی کۆمەلگای مەدەنی هەروەها ئەوانەی کە خەریکی تۆژینەوەی ئەکادمی و تۆژینەوە لەبەرەوەی ئەوانە پێویستیان بە زانیاریە لە دەستی یەکەمەوە واتە لە سەرچاوی سەرچێکەوە پێویستیا زانیاریەکانیان بەدەست بگاتن ئێمە لە هەرێمی کوردستان وەکو جەنابیشتان لە ئاماژەتان پێکرد کە خۆپیشاندان کراوە ماوەیەک بەر لە ئێستا دەمێکە ڕۆژنامە نووسان چالاکوانان دەناڵێن لەبەردەستی ئەوەی کە زانیاریەکانیان وەکو خۆیان بەدەست ناگاتن لەو دام و دەستگانەی کە پێویستە ڕاستەخۆ پێیان بدەن زۆر زاروەیە لە ڕێی با بڵێن لە ڕێی ناڕەسمیەوە بە شێوەیەکی ناڕەسمیەوە زانیاریەکان دەگاتە دەستیان کە ئەوەش لەوانەیە زۆر زاروەیە تەفسیر بۆ خودیەوە کە زانیاریەکە کرابێ و زانیاری دەستی یەک نەبێ زانیاری دەستی دووە کە زانیاری دەستی شە بەڕاستی ئەوە زیان بەکاری ڕۆژنامەوانی دەگەینێ تا بۆیە ئەو یەکێکە لەو گرفتانەی کە ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستان پێوە دەناڵێنن مەسەلەیەکی ترەیە ڕاستە ئێمە یاسای ڕۆژنامەوانیمان هەیە لە هەرێمی کوردستان یاسای وەرگرتنی زانیاریەکانش هەیە 2013 بۆ گلەی هەیە یاسای مافی دەستێنانی زانیاری وەک گوتم ینی لە 2013 دەرچوە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە بێگومانیانەوە کەم تەرخەمی لانی پەیوەندیدارە کە ئێمە لێرەدا حکوومەتمانەیە دەبێت لەگەڵ بەپێی یاساکە لەگەڵ دەستەی مافی مرۆڤ دەبێت ڕێنمایی پێویست دەبکەن بۆ جێبەجێکردنی بەڵام تا ئێستا نەکراوە هەروەها دەبێت کارمەندی تایبەتیش ڕابێنن لە دام و دەستگاکان بۆی کە زانیاریەکان بە ئاسانترین شێوە بدات ئەوە یەکێکە لەو گرفتانێک کە من بەڕاستی ئێستا ئیشم لەسەر کردەوە لێکۆڵینەوەم لەسەری کردووە کە دەبێت دوازار کۆمەڵێک ڕاستپاردە بدەین بەو لایەنانە بێگومانی یەکێک لەوانەیە مەسەلەن ئێمە ئەگە بگەڕێنە لە زۆربەی یاساکان کۆمەڵێک ئیستثنای تێدایە با بڵێن ئەکسپشنی تێدایە لە هەرێمی کوردستانیش لە یاساکەدا کۆمەڵێک ئیستثنا هەیە
ئەو یاسانە چۆن وا دەکەین مامەڵیان لەگەڵ بکەن بۆی نەبتە هۆی ئەوەی کە بەڕاستی زانیاری نەدرێ بە بیانی ئەوەی کە با بڵێنەوە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەی هەیە یاخود پەیوەندی بۆ منە بە مەسەلەی سیستمی بەرگریەوە هەیە ئەمانە نەبێت بە کێشە بۆ ڕێگرتن لەوەی کە زانیاریەکان بدرێ لێرە تێستێکیان هەیە ئەو تێستە دەکەن بزانن ئایا تا چەند زیانی هەیە ئەوەی کە ئەگەر ئەو زانیارە ئاشکرا بکرێ ئایا زیانی هەیە بۆ هاوڵاتیان یاننا ئایا زیانی هەیە بۆ خودی سیستەمەکەیاننا لەلای ئێمە هیچ تێستێکی لەو زۆرە نیانی وی شکل لەو نمونانی کە لە ئەمریکا بەڕاستی توانم بڵێم دەتوانین ئێمە سوودی لێ ببینین لەوەی کە بەس ئەوەی سوود وەرگرتن ئەوەیە کە تێستەکە بکرێ یەک لەوانە بێگومانی گرنگی تر گرنگی یەکزار زۆرە لەبەرەوەی تەماشاکە ئێمە نمونەمان هەیە لەسەرەوەی کە یەک فراوان نەبن مەسلەی ئەو ئستیسنانەی کە هەنا ئێمە چۆن مامەڵە لەگەڵ بکەن ئەگەر زانیاریەک نەدرا ئایا هەر بە زارەشی پێ دەڵێن ئەو زانیارەمان نییە یا هەمانە بۆ نونە لێرە پێویست دەکات ئەوەی کە من لێکرد دەسە کردو پێویست دەکات کە بە نووسراو بێ ینی بە شێوەیەکی بێدەنگ نەبێت لەبەرەوەی دواتر بتوانرێ بزانرێ لە ڕووی یاسایەوە لە ئەگەر کارەکە بگاتە دادگاکان چۆن یەک لای بگرێتەوە لەبەرەوەی ئەگەر هەر بە سەرزارەکی بێ ئەم مەسەلە یەکلا نەبێت ئەمەش مەسەلەیەشتریان یەک لەوانەیە کە دەبێ ئیشی لەسەر بکرێت مەسەلەیەشتر هەیە مەسەلەی بوونی مؤسسەیەکی بێلایەن چاودێر بەسەر خودی پرۆسەکە ڕاست ئێمە ئێمە لە بەپێ یاساکەی خۆمان دەستەی مافی مرۆڤ دانراوە بەڵام دەستەی مافی مرۆڤ یاخود پەرلەمانەوانە بۆ خۆیان هەر چاودێرن ینی پێویست ناکات بێت گلەی هەموو جاری هەیە لەسەر ئەوەی کە دەسەڵاتداران پارتێکی سیاسی ئەوەی زانیاری پێ ئەیداتە ئەو کەسانی نزیکی خۆیتی پێگومانەوە بەڕاستی گرفتێکی زۆر گەورەیە بە تایبەتیش ئێستا دەبینین ئەو لە هەرێمی کوردستان لەبەرەوەی دام و دەستگاکان مێدیاکان جۆرێک لە داباشبوونی سیاسیان پێوە دیارە هەرێکە لە حزبێکەوە نزیکە ئەوانە پێشوەختە زانیاریەکان دەدەن بەوانە بەوانی کە لایەن نزیکن ئەوە خۆی لە خۆیداوە دروست دەکات کە بۆ نمونە وەزیرێکی سەر بە لایەنێکی دیاری کراوە زانیارەکە زووتر دەگاتە میدیاکانی ئەو حزبەی کە سەر بەو با بڵێن وەزیرەیە ئەوە خۆی لە خۆیدا دەتوانین بڵێن حەسر کراوە زانیاری نەدراوە بۆ هەموو خەڵک کاکدانا یان پێشبینیەوە بکە کە زانیارێک پەیوەندی هەبێ بە مەسەلی یاسایش و بە مەسەلی شەڕەوانە ینی زەحمەتەک و بگاتە خەڵکەکان کاکدانا وەختەکەم نەما زۆر سوپاس دکتر دانا سعید صوفی ئەندامەبەری پەرلەمانی هەرێما کوردستانە عێراقی بوو نویسکاری ڤەکۆلینێکیە تایبەت بوو لە دۆر ئازادیە بەدەستخستنە زانیاریان لە هەرێما کوردستانی و دکتۆرین باخچی ئاژەڵان لە واشنگتن لە بەندە ئەنجامین ڤەکۆلینەکێنە سەبارەت مرنە تێشکێکی دوو پاندایەن گەلک مەزن پێش ڕۆژان پشتی ژدایک بووناوی دۆن نایفەر سەردکتۆری ئاژەڵی ئەم باخچەیە دەڵێت مناڵەکەی پاندا مەیژیانگ لە ڕۆژی چوارشەمە مرد ڕۆژێک پاشی چەند گرفتی نەفەس کێشانی هەبوو باری تەندروستی پاندای دایک و مناڵەکەی تر ئێستا سەلامەتە ئێمە هێشتا دایکێکی زۆر تەندروستمان هەیە و یەکێکیش لە بچکەکان زۆر تەندروستە وەکو خزمەتگوزاری ئاژەڵ ئەوە ئەرکی ئێمەیە هەوڵی تەواو بدەین دایکەکە و بچکەکەش ڕزگار بکەین ئەم بچکە بچووکەی کە ئێستا هەمانە زۆر باشە و تەندروستە مەیژیانگ ناسراوە بە ئەستێرەی باخچەی ناشنەڵ زوو هەر لەو کاتەوە دکتۆران ڕایان گەیاندبوو کە مەیدووجیان بوو ژمارەیەکی زۆری گەشتیار زەردانی شوێنەکەیان کرد بۆ دیتنی ئەم پاندایە سەما دزەیی دەنجی ئەمریکا بهیڤین ڕۆژە خۆش ئەمەڵ ئاوایی لەوە دیکن هەتا ڕۆژە سێشەم دەخیلیشەم و تەڤایە ستافی کورد کونەکشن هیڤیا سەلامەتی ژوەڕە دخوازن خدا حافظ